خۆشەویستەکانم، سیارە یان ئۆتۆمبیل نیعمەتێکی خوای پەروەردگارە. یەکێکە لەو نیعمەتانەی کە خەڵکێکی زۆر تامەزرۆیەتی ئاواتی ئەوەیە سیارەیەکی حتا وەلەو مۆدێل کۆنی حاکەزایی نزمیشی هەبێ، ینی خەڵکانێکە ئاواتیان ئەوەیان دەستکەوێت. بۆیە بەڕێزان کاتی خوای تەعالا سیارەی بە تۆ داوا، ئێستا تۆ خاوەنی سیارەیت و سیارەت لێ ژێرایە کە زۆر کاری ژیانت بۆ ئاسانەکات، هەوڵدە پابەندی ئەو ڕێنمایانە بە کە لەلایەنی هاتوچۆ دەرەچێ. ڕێنمایەکانی هاتوچۆ بەڕێزان زۆر زۆر زەرورە ئێمە پابەند بین پێوە بۆ سەلامەتی خۆمان و بۆ سەلامەتی دۆست و خۆشەویستەکانمان و بۆ سەلامەتی هاونیشتمانیەکانمان. زۆر کارەسات ڕۆدا بەهۆی ئەوە کە تۆ پابەندی ئەو ڕێنمایانە نابینی. ڕۆژانە ئێمە کارەسات ئەبینین، ڕۆژانە ئێمە ڕووداوی دڵتەزێن ئەبینین، دۆستەکانمان لە ناو ئەچن بەهۆی ئەوەوە کە پابەند نیمان بە ڕێنمایەکانی هاتوچۆوە. ئەبینی لەسەر ڕێگاکان، ئەبینی لە شوێنەکان خەڵکانێکەیە بەڕاستی یعنی ئۆتۆمبیل نەقەدری نازانن، بەڵکو یعنی حەقا یەکسەر لە دەستیان بسێنرێتەوە. ئەوەندە حەساب بۆ بەرامبەرەکەیان ناکەن، ئەوەندە حەساب بۆ خەڵک ناکەن، بیر لەوە ناکەنەوە کەوا بەرامبەرەکەیان لەواچ سایقێکی تازە بێ، لەواچ شۆفێریەکی باش نەزانێ. تۆ ئەبێ وریابی، نابێ وا بزانی هەموو عالم، هەموو ئەو خەڵکی کە سیارەی بەدەستەوەیە خەڵکانێکی متەمەڕسن شارەزان، ئەبێ حەساب هەموو شتێ بکەیت. ئەمجا وریای خێرایی بن، وریای مۆبایل بەکارهێنا بن لە ناو سیارەکانتانە لە کاتی لێخوڕینی سیارەیە وریابن. یعنی ئەمانە هەمووی زەرورە، یعنی بە کوردی و بە کورتی پابەندبوون بە هەموو ڕێنمایەکانی هاتوچۆوە زەرورە، پێویستە، شەرعیە بۆ مەسلحەت و بەرژەوەندی خەڵکیە.